میوانێکی تر لەگەڵم ئامادەیە کە زۆر گرنگە بەشدار بێ لەگەڵمان لەم گفتوگۆیە دکتۆر ئەحمەد مەهدی ئەکادمیست و توێژەری کاروباری استراتیژی ڕۆژئاوای ئاسیا ڕاستەوخۆ لە تارانەوە لەگەڵمانایە. بەڕێز مەهدی ئەم کاتت باش، سوپاس دەکەین کە بەشداری لەگەڵمان لەم گفتوگۆیە. جارێ بۆمان باس بکە، من بەشێک لەو میوانانەی کە لە تارانەوە وەری دەگرین باس لەواکەن کە دۆخی تاران ئارامە. ئەکرێ بەڕێز مەهدی پێمان بڵێ ئێستا کە قسە لەگەڵ ئێماکە یاخود ئەمڕۆ چۆن گوزەرا لە تاران، چی بوو؟ بسم الله الرحمن الرحيم. ژنەی میهرەبان، دەمەوێت سوپاس و سڵاوی خۆم بگەێنم بە میوانە بەڕێزەکەتان لەگەڵ بینەرانی کوردستان 24. سوپاس بۆ میوانداریکردنم. لە ڕاستیدا بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەت پێویستە ئێمە دۆخەکە دابەشی چەند بەشێ بکەین، دابەشی چەند خاڵێکی بکەین. لایەنی ئەمنی یەکەمینیان لە ڕاستیدا دۆخی ئەمنی سەقامگیرە. پێم وایە کە دۆخەکە زۆر سەقامگیرە، هیچ کێشەیەکی ئەمنی نییە، هیچ تێکدانێک نییە، هیچ تێک دەریەک نییە، هیچ دزیەکی چەکدارانە نییە، هەروەها هیچ کێشەیەکی ئەمنیمان نییە لەگەڵ ئەوەی ئەو شەڕە قورسەی بەسەر ئێراندا سەپێنراوە و وڵاتەکەی پێوە دەناڵێنێت. ئەمەی پێویستە بە ئەمنی وەکوتم لە ئێران دۆخەکە سەقامگیرە، وەکو ئەو وڵاتانەی دیکە نییە کاتێک هێرشیان دەکرێت لەسەر گروپە چەکدارەکان هێرش دەکەنە سەر شارەکان و دەست دەکەن بە دزینی بانک و شوێنە گشتیەکان. ئەمە هیچ شێوەیەک لە تاران نییە، تاران ئارامە. ئەمە لەلایەک. لەلایەکی دیکە دۆخی ئابووریە. بێگومان دۆخی ئابووری کاریگەری زۆر لەسەر بووە بەهۆی سزاکانی ئەمریکاوە، بەهۆی شەڕی ئەمریکاوە دژی ئێران، چونکە لە ماوەکانی ڕابردوودا بەسەرۆکایەتی دۆناڵد ترەمپ جا خولی یەکەم بێت یا خولی دووەم وشاری زۆری لەسەر ئێران دروست کردووە. بەڵام کەرەستە پێویستەکان بۆ ژیان هێشتا بەردەستن، دان بەردەستە، برنج بەردەستە، هەروەها کەرەستە خۆراکیە سەرەکیەکان لە مارکێت و بازاڕەکاندا هەن. تاوەکو ئێستا نەمبینیوە خەڵک سەرە بگرێت بۆ شتێک، بۆ نان یاخود بۆ برنج و بۆ خواردنی سەرەکی. ئەمە هیچ شێوەیەک نییە سەرباری شەڕ. دۆخەکە ئارامە و خواردن هەیە. ئەوەی کە پێویستە بە وزەوە ئێمە دەبینین کە هەندێک کێشە هەیە لە کارەبا، هەندێک جار دەبڕێت بەهۆی تێکچوونی سیستەمەکەوە، بەهۆی بردومانەکانی ئەمریکاوە بەشێک لە وێزگەکانی کارەبا کاریگەر بوون و جاربەجار کارەبا دەبڕێت. ئەمە ڕاستیە، بێگومان کاریگەری زۆریشی لەسەر هەبووە، بەڵام ئەمە زۆر نییە، واتە کارەبا جارجار دەبڕێت، بەڵام بە شێوەیەکی زۆر نییە. کارەبا بڕینەکە ماوەیەکی زۆری پێ ناچێت، بەڵام وەکوتم ئەو کێشانەمانە هەیە بەهۆی شەڕەوە. بەڕێز مەهدی، ئەو بە شێوەیەکی گشتی باسی تارانە بۆ کردی. سپاس دەکەم، دەست خۆش. بەڕێز مەهدی، بۆچی من دەستپێک بە دۆخی تاران و ناوچەکە دەستم پێ کرد؟ چونکە لە تازەترین پەیامی ئەمریکایە ناردنی 2200 هێزی سەربازی مارێنزە بۆ ناوچەکە، واتە بۆ ئێران، و لەگەڵیدا سێدکۆم کەمێک لەمەوبەر وێنەیەکی بڵاو کردوتەوە کە فڕۆکەی بیتووە، دەڵێت ئەمەش بەڕێوەیە بۆ ئێران و جۆرێک بردومانەکانی ئەکات کە نەک تەنها ئێستا ئامانجەکەی بپێکێ، بۆ چەندەها ساڵی داهاتوش ئێران تاران نەتوانێت ئەوەی کە ئەم فڕۆکەیە وێرانی دەکا بنیادی بنێتەوە. باشە ئێران چی دەکات؟ یاخود چاوەڕێ بکەین کاردانەوە وەڵامەکانی چێ، یاخود ئێران دەتوانێت توانای ئەوەندە ماوە بەرگری لە خۆی بکە؟ ئەوە پرسیارێکی باش بوو کە کردن. لە ڕاستیدا ئێران هەڵوێستی جیاوازە لە لایەنی ئەمریکی. ئێران لە ڕاستیدا هەڵوێستی بەرگریانەی وەرگرتووە لە دژی دژمنکاریەکان، سەرباری بەکارهێنانی چەندین چەک و فڕۆکەی جیاواز لەلایەن دژمنە ئەمریکیەکانەوە، سەرباری بەکارهێنانی موشکی جیاواز و بردومانی بەردەوام. بەڵام لە بەرامبەردا ئێران بە پێوە وەستاوە. ئێمە سەلماندوومانە سەرباری هێرشە بەردەوامەکان، هەڵوێستی ئێران نەگۆڕاوە. هەروەها
ئەوەش سەرماوە کە لە ڕابردوودا سەرباری هێرشەکانی ئەمریکا هەڵوێستی هەندێک وڵات هەروە بەجێگیری ماوەتەوە سەرباری گۆڕانکاری لە دۆخەکاندا بەڵام ئەمریکا سەرکەوتونە بۆ لە بەدەستێنانی ئەنجامەکانی لەگەڵ ئەوەی ئەمریکا هێزی سەربازی و فرقەی سەربازی ناردووە هێرشی وشکانی کردووەتە سەر وڵاتێک یاخۆت هێرشی ئاسمانی کردووە سەر وڵاتێک بۆ ئەوەی کە خۆی بسەلمێنێت بۆ ئەوەی کە واقعی سیاسی بگۆڕێت بینیمانە شکستی هێناوە هەروەکو بینیمان لە عێراق شکستی هێنا پێشتریش لە ئەفغانستان شکستی هێناوە بەڵام دۆخەکە ئێستا لە ئێران زۆر جیاوازە لە کۆتاییشدا ئەمریکا هەموو ئەو پڵاسیونانەی تاقی کردەوە تا ڕادەیەک سەرکەوتنی بەدەستێنا لە ڤەنزوێلا مادۆڕۆی ڕفان بەڵام لە ئێران سەرباری ئەوەی کە ژمارەیەکی زۆر سەرکردەکانی ئێرانی تیرۆر کردووە لەسەر و هەمویانەوە فەرماندەی باڵا و ڕێبەری باڵامان بەڕێزخابنەی سەرباری شەهیدکردنی ئەو بەڵام نەیتوانی هەڵوێستی ئێران بگۆڕێت نەیتوانی سیستەمی سیاسی لە ئێران بگۆڕێت شکستی هێنا هەروەها واتە بەڕێز مەهدی واتە بەڕێز مەهدی وای دانابوو بە 3-4 ڕۆژەڕەکە تەواو کات و ئامانجەکەی بەدی بێنێ بەڵام شکست باشە بەڕێز مەهدی تۆ ئەڵێ لەگەڵ ئەو هەموو هێرشانەی کە کراوەتە سەر وڵاتەکەتان لەگەڵ کوژرانی ڕێبەری باڵا و کۆمەڵێک لە سەرکردەی تری ئێرانی لەگەڵ کۆکردنەوەی هێزی زیاتر لە ناوچەکە تۆ بە ناڕاستە و خۆ بە ئێمە ئەڵێ ئێران مل نادات یاخود ڕازی نابێ هێشتا بە مەرجەکانی ئەمریکا سازش ناکە؟ بڵێ ئێران لە بەردەمیدا چەند ژاردەیەک هەیە دوو بژاردەیە سێمی نییە یا ئەوەیە کە بەردەوام دەبێت لە بەرگریکردن لە خۆی یا خۆت ئاڵای سپی بەرز دەکاتەوە و ڕادەستبوونی خۆی بە ئەمریکا ڕادەگەێنێت ڕادەستبوون بە ئەمریکا مانای وایە دەوڵەتی ئێران بە هەموو بوونیەوە خۆی ڕادەست کردووە خۆی ڕادستی داگیرکاری ئەمریکی کردووە خوای گەورە لەو ئەگەرە بمان پارێزێت و ئیشەڵا ئەوەش ڕوو نادات ئەوە شتێک نییە گەلی ئێران پێ ڕازی بێت سەرباری کێشە ئابوووریەکان سەرباری گوشارەکان سەرباری بەشێک لەوەی کە خەڵک بە دۆخەکە ڕازینین بە دۆخی سیاسی ڕازینین لە ئێران خەڵکی ئێران بەبەستن بەڵام هەموو ئەوانە نەبوونەتەوە کارێک بۆ ئەوەی کە ئێران خۆی ڕادەست بکات هەروەها سەرکردایەتی سیاسی ئێمە بابوو جیاوازیەکانیەوە بە هەموو لایەن و تەرەفەکانیەوە لەسەر ئەوە کۆکن کە بەرگری لە خۆمان بکەین لە بەرامبەر ئەو دوژمنکاری ئەمریکا جا نرخەکەی هەر چەندێک بێت هەر ئەوەی شەڕوو دەدات ئێستا ئێران تاوەکو ئێستا بەردەوامە لە ڕووپەڕووبرە ویلایەتەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هێرش دەکاتە سەر بنکە سەربازیەکانی هێرش دەکاتە سەر ئیسرائیل هێرش دەکاتە سەر بەرژەوەندیەکانی ئیسرائیل بە درۆن بە موشکی بالیستی دوو هەفتەیە شەڕ و کوشتار بەردەوامە ئێمە چوینەتە هەفتەی سێم بەڵام ئەمریکا تاوەکو ئێستا هیچ ئامانجێکی لە ئێران بەدەستنێناوە نەیتوانیوە سیستەمی سیاسی لە ئێران بگۆڕێت نەیتوانیوە کە بەرنامەی ئەتۆمی ئێران کۆتایی پێبهێنێت نەیتوانیوە یۆرانیۆمی ئێران بدۆزێتەوە ئەو یۆرانیۆمی کە پێتێنراوە نەیتوانیوە کە کۆتایی بە ژێرخانی موشکی ئێران بهێنێت هەروەها نەیتوانیوە زیانی گەورە لە هاوبەشەکانی ئێرانیش بدات ئەو ئامانجانەی کە سەرۆک ترەمپ داینابوو لە واشنگتن هیچی بەدەست نهاتووە کەواتە ئێران بە هەموو ئەو شتانەی کە جۆمان لێ ئەبێ بە کۆنتڕۆلکردنی ئاسمانەکەی بە لێدان لە سەرکردەکانی بە نەمانی ڕێبەرەکەی بە تێکشکاندی کەشتیەکانی ئەمریکا ئیسرائیل ئەو راپۆرتانەی کە لەبەردەستە ئەڵەن ئێران تەواو لاواز بووە ئێران خۆی ئەڵێ چی باس لەوە دەکرێت کە ئاسمانی ئێرانیش کۆنتڕۆل کراوە و لە ژێر کۆنتڕۆڵی ئەمریکادایە بەڵێ لە ڕاستیدا ئەو خاڵانەی کە جەنابەت باست کرد لە ڕاستیدا ئەمریکیەکان زۆر پەرەی پێدەدەن بۆ ئەوەی کە پاساو بهێننەوە بۆ هێرشکردنە سەر ئێران لە سەرەتادا ئەمریکیەکان باسییان لە هەڵوەشانەوەی ڕژێمی سیاسی ئێران دەکرد دواتریش ئامانجەکانیان گۆڕی لە ڕووخانی ڕژێمەوە بۆ کۆتایی هێنان بە بەرنامەی ئەتۆمی ئێران
دواتریش ئامانجەکان گۆڕی بۆ کۆتایهێنان بە ژێرخانی موشێکی دواتریش کۆتا ئامانجیان وتیان دەبێت لایانی سیاسی چاکسازی بکات هەموو ئامانجەکانیان فەشەل و شکستیەنە لەبەر ئەوە پێویستە ئەمریکیەکان ئامانجی تر دابنن هیچ ئامانجێکە بەدی نهاتووە پێویستە بیر لە ئامانجی دیکە بکەنەوە چونکە ئەوەی ڕابردوودایاننا شکستیەنە پێویستە بەڕێز ترەمپ و ئیدارەی ئەمریکا هەنێ شت بە گەلی خۆیان بڵێن بۆ ئەوەی کە پاساو بهێننەوە بۆ شەڕەکەیان پێویستیان بە بیان و پاساوێک کە تاوەکو شەڕ بەردەوامی پێ بدەن ئێستا ترەمپ دەڵێت دەمانەوێت کۆتایی بە ژێرخانی موشێکی بهێنین کۆتایی بە هێزی دەریایی ئێرانی بهێنین کۆتایی بە دژە ئاسمانی ئێرانی بهێنین ئەمە و قسانەیە کە ترەمپ لەو لێرە و لێ باسی دەکات هەروەها قسەکانی ترەمپ هەر خۆی بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئێران بە پێوە وەستاوە ئامانجەکانی هیچی بەدەست نهاتووە چونکە بەردەوام قسە ئەگۆڕێت ئەمە گومانی تێدانیە کە هێزەکانی ئەمریکا و ئیسرائیل بردومانی تارانیان کردووە بەشێکی زۆری شارەکانی ئێرانیان بردومان کردووە بەڵام لە بەرامبەریشدا موشکەکانی ئێران دەچنە ئاسمانی تەل ئەڤیڤ بردومانی دەکەن دەچنە عەکا دەچنە حەیفا دەچنە قودس دەچنە شارەکانی دیکە هەموو باشە بەڕێز مەهدی موشکەکانی ئێران بۆ دەچنە وڵاتانی کەنداو لە ناوچەکە تۆ بە منەوە دە و پرسیارە بکەم دەچێتە حەیفا دەچێتە تەل ئەویڤ دەچێتە ئیسرائیل ئەی بۆچی ئەچێتە وڵاتانی کەنداو موشکەکانی ئێران وڵاتانی کەنداو چ پەیوەندێکیان بەو جەنگە و هەڵگیرسانی ئەو جەنگەوە هەبوو خۆ زۆربەیان نێوەندگیر بوون لە نێوان ئێران و ئەمریکا دۆستی ئێران بوون بەڵێ ئەو پرسیارێکی زۆر باشە لە ڕاستیدا ئێران لە ڕاستیدا ناوێت کە وڵاتەکانی کەنداو بکاتە ئامانج بەڵکو وڵاتانی کەنداو پێویستە بەرپرسیارەتی هەڵبگرن لەسەر ئەوەی ڕێگەیان داوە بنکەی ئەمریکا بکرێتەوە چونکە لەو بنکانەی کە ئەم عارەبەکان میوانداریان کردوون شەڕدەژی ئێران هەڵگرساوە لەو بنکە سەربازیانە و ئێران کراوەتە ئامانج ئەوە دژی یاسانی دەوڵەتیەکانە تەنانەت بە گوێرەی یاسای ئەمریکا ئەو بنکانی کە دەکەونە وڵاتە عەرەبیەکانەوە مافی وڵاتە عەرەبیەکانی بەسەرەوە نییە بەڵکو خاکی ئەمریکایە پێویستە ئەوان ژووریا بن بۆیە کاتێک مەهدی پێتان وانییە ئەمە دەزوەردان بێ لە کاروباری وڵاتانی کەندا وەکو ئێران نەخێر هەرگیز ئەگەر لەوێ بنکەی سەربازی ئەمریکی نەبوایە بێگومان ئێران وەڵامی نەدەدانەوە هێرشی نەدەکرێت سەر ئەو بنکە سەربازیانە لە وڵاتانی کەنداو لە لایەکی دیکەوە وڵاتانی کەنداو بەرپرسیارن لەوەی کە بوونەتە بەشێک لە شەڕەکە بەرپرسیارن لەوەی بوونەتە هاوبەشی ئەمریکا بەرپرسیارن لەوەی ڕێگەیان داوە لە ئاسمان و خاکەکەیانەوە هێرش بکرێتە سەر ئێران چونکە بنکە سەربازیەکان لە خاکی ئەوانن پێشتریش ئێران داوای لێکرده بوون کە ئەو بنکانە دابخەن ئێران هۆشداری پێدا بوون کە ئەگەر داینەخن ئەو بنکانە پێویستە بەرپرسیارەتی ئەوە هەڵبگرن کە ئەو بنکانە لە خاکی ئەواندان دەستێژی دەکاتە سەر ئێران پێویستە باجەکەیشی بدەن چونکە ئێران ئەوەی دەکات بەرگریکردنە لە خۆ ئەمە مافێکی زۆر سروشتی ئێرانە بۆ ئەوەی کە بەرگری لە خۆی بکات بەگەری یاسانە دەوڵەتیەکان ئەگەر وڵاتێک بوێت بەرگری لە بوونی خۆی بکات پێویستە وەڵامی بەڵام بەڕێزمەردی من لەگەڵ بەشێکی زۆر لە میوانەکانم ئەم خاڵە باسەکەم ئەو هێرشانەی کە لەلایەن ئێرانەوە کراوە خۆ تەنها بۆ سەر بنکە و بارەگاکانی ئەمریکا و هاوپەیمانان نەبووە لە ناوچەکە بۆ شوێنی سڤیل بووە هاوڵاتی مەدەنی بووە شوێنی بازرگانی بووە زۆرێک لە وڵاتانی کەنداویش ئەم گلەیە لە ئێرانەکەن و هۆشداریشیان داوە بەڵێ ئەو پرسیارێکی جوانە لە ڕاستیدا هێرش ئەنجام دراوە بۆ سەر ژێرخانی مەدەنی ئەوەی کراوە ڕوبەڕووبوونەوەی بنکە سەربازیەکانی ئەمریکا بووە بەڵام وەڵامەکە ڕوونە بەداخێکی زۆرەوە هەواڵگری هەروەها سیستەمە ئێرانیەکان هەروەها مانگە دەستکردەکان ئەویان ئاشکرا کردووە کە جم و جوڵی سەربازی ئەمریکی هەیە هەروەها هەڵەهاتنیان هەیە لە بنکە سەربازیەکان
هەروەها چوونەتە شوێنە نیشتەجێبوونەکانەوە لە وڵاتە عەرەبیانە ئێمە لە ڕێگەی مانگە دەستکردەکەەوە ئاشکرامان کردووە سەرباز ئەمریکەکان برکەکانیان جێهێشتووە چوونەتە شوێنی نیشتەجێبوون و هۆتێل و شوێنی گەشتیاری ئەمەش باشترین بەڵگەیە بۆ بۆردومانکردنی ئەو شوێنانە هەروەها ئەو شوێنانەی کە سەربازی ئەمریکی تێچووە خۆیان تێدە شاردوێتەوە ئەوە مافی خۆمانە مافی ئێرانە بەرگری ئەو ئەمریکانە بکە جا لە هەرکوێ بن ئەوەی کە پێویستە بە بۆردومانکردنی ئەوەی کە پێویستە بۆردومانکردنی بەڕێز مەهدی گەڕێم وڵا دەگەر کاتەما زۆر بە کورتی دکتۆر نەهرۆ چونکە مە بەسمە ئەو پرسیارەی لێ بکەم ئەمڕۆ درۆن بووە موشک بوو لە بنکەی ئەنچەرلیک موشک بوو لە بنکەی ئەنچەرلیک هەر لە ئاسماندا تەقێنرایەوە کە هاوێژرا بۆ سەر بنکەی ئەنچەرلیک تورکیا جارێکی تر کە پەیامی هەبوو پەیامی توندیشی هەبوو بۆ ئێران قسەکە چییە عەباس عێراقچی بە زمانی تورکی تویتێکی کردهبوو کە دەڵێت ئێمە تورکەکان خۆشمانەوێن و ئەوان هاوسۆزیان بۆ ئێمە دەربڕیوە و دوعای خێریان بۆ کردوین دە و مانگی ڕەمەزانە جۆرێک لەم قسانە پرسیارەکە ئەوەیە بۆ وڵاتانی کەندا ئەم قسانە ناکرێت بۆ کە بابەتەکەی دێتە سەر تورکیا جۆرێک لەم سۆزە دەرەبڕێت پێم وایە ئێران هەڵی کرد لەمەیە و ئێرانی ئێستا نەکرد تورکیاکەنداوی عەربی و وڵاتانی عەربی پێویستە لەم چەند ساڵی کە ئابلوقێشی زۆری لەسرە زۆربەی دەوڵەمەندەکانی ئێران لە ڕێگای دووبێەوە کاری بازرگانیان دەکرد و هەروها بەشێک لە بژانەوەی ئیکۆنۆمی ئێران لە ڕێگای ئەم شێوازە بازارانە بوو کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستدا هەوو ئێرانیەکاندایە کە ئێستا ئەوانیان لە خۆیان کرد بە دوژمن ئەمە شتێکی پێم وایە هەڵەیەکی استراتیژی گەورەیەوە ئەم قسەیەش هەر من نایکەم سەرۆکی ئێران بەڕێز پزیشکیان چەند ڕۆژێک بەر لە ئێستا داوای لێبوردنی لە وڵاتانی کەنداو کردوتی ئێمە هەڵەمان کرد کەسی هەندێک لە سەرکردەکانی دیکە کە لە سوپان لە ئەمریکا دەڵێ نە ئەمە استراتیژی ئێمە بوو و هیچ ئەمریکیەکیش لە کەنداوی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست نەکراوەتە ئامانج لەلایەن ئەمریکا ئێرانیەکانەوە دەستخۆش دکتۆر نەهرۆ بەڕێز مەهدی بە کورتی وەڵامم بەرەوە ئەمڕۆ لە شەقامی ئێرانی بینیمان لە بەشێک لە سەرکردە باڵەکانی ئێران وەکو سەرۆکی پەرلەمان و لاریجانی بەشدار بوون تێیدا ویستان چ پەیامێک بگەێنن ئەوە پرسیارێکی جوانە ئەمڕۆ ڕۆژی قودس ڕۆژی جیهانی قودس بوو گەلی ئێرانیش خۆپشاندانی فراوانی ئەنجامدا بۆ پشتیوانیکردن لە دۆزی فەڵەستین لە کۆتا هەینی مانگی ڕەمەزانی پیرۆز لە سەرەتای سەرکەوتنی شۆڕشی ئیسلامیەوە ئەم ڕاستیمە بەردەوامە کە خۆپشاندان دەکەین بۆ پشتیوانیکردن لە قودس و دۆزی فەڵەستین من ئەوم بینیوە کە پەیامەکە زۆر ڕوونە ئێستا نەک یەک پەیام بەڵکو دوو پەیامەیە لە ڕاستیدا پەیامی یەکەمیان ئەوەیە کە حکوومەت و گەلی ئێران پێکەوە پەیوەستن یەکگرتوون لە بەرپەرزدانەوەی دوژمن و بەرگریکردن لە خۆ پەیامی دووەم ئەوەیە کە ڕوبەڕی حکوومەتی ئەمریکی دەبینەوە کە لە ڕاستیدا دەیەوێت جیاوازی دروست بکات لە نێوان گەل و حکوومەتدا ئەمریکیەکان دەیانەوێت کاری تێکدەرانە بکەن ئاژاوا دروست بکەن بۆ ئەوەی کە لە ڕێگەی جیاکردنەوەی خەڵک لە دەسەڵات خۆپشاندان دروستکەن بەڵام ئەوان فەشەلیان هێنا خەڵک ئەمڕۆ سەلماندی کە لە پشتیوانی حکوومەتی خۆیان دەبن دکتۆر ئەحمەد مەهدی سپاس دەکەم ڕاستەوخۆ لە تارانەوە لەگەڵم بووی بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک زۆر سپاس